سڵاوتان لێ بێ بەڕێزە لە ڤیددیۆ ئەم جارەدا باس لە یەکێک لە پێداویستە گرنگەکانی وەرگرتنی تواناسازی یاخود سکۆلارشیپەکەین. هەر فێرخوازێک ئارەزووی پێشکەشکردنی تواناسازی یاخود سکۆلارشیپی هەبێت پێویستە ئەم بەڵگانامەیە ئامادە بکات. سەرەتا سەردانی پۆلیسی بەڵگەوتاوانەکەین. ئەم بەڕێوەبەرایەتیە لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان هەیە. پێویستە ئەم پێداویستیانەمان لەگەڵ خۆماندا پێبێت. 4 وێنەی معاملات، کۆپی کارتی نیشتیمانی یاخود ناسنامە، کۆپی کارتی زانیاری داواکاریە کە ئاراستەی ئەو شوێنە کرابێت. پاشان لەوێ لە بەڕێوەبەرایەتیەکە ئیش و کارە پێویستەکانمان بۆ ئەنجام دەدرێت، پەنجەمۆرمان وەردەگیرێت. پاشان نووسراوێکمان پێ دەدرێت کە پێویستە سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی بەڵگەکانی تاوانی هەرێم بکەین لە شاری هەولێر کە ئەکەوێتە شەقامی پێشەوە قازی بەرامبەر بازاڕی لەنگە. ئەتوانن سوود لەو QR کۆدە وەربگرن بۆ دۆزینەوەی بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی بەڵگەکانی تاوانی هەرێم. لەوێ پاش تەواوکردنی چەند معاملاتێک و مۆری بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی بەڵگەکانی تاوانی هەرێمی لێ دەدرێت. هەنگاوی دواتر سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هەرێمەکەین کە ئەکەوێتە گەڕێکی نەورۆز نزیکی نەخۆشخانەی فریاکۆتنی ڕۆژاوە. دەتوانن سوود لە QR کۆدەکە وەربگرن بۆ دۆزینەوەی لەسەر نەخشە. لەوێش مۆری لێ دەدرێت و بۆ ڕاساندن سەردانی وەزارەتی داد لە هەولێر دەکەین کە ئەکەوێتە شەقامی 60 مەتری نزیکی پردی فرانسوا میتران، یاخود سوود لەو QR کۆدە وەردەگرین. لەوێ ڕاساندن یاخود تەزدیقی بۆ دەکرێت و هەنگاوی کۆتایی سەردانی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمەکەین کە لە شاری هەولێرە لە شەقامی 60 مەتری بەرامبەر پەرلەمان. کاتێک ئەم هەموو هەنگاوانەمان تەواو کرد، نووسراوەکەمان ئامادە بووە کە بەم شێوەیە پەنجەمۆری ئێمەی لەسەرەوە ئەستۆپاکی تاوانی ئێمە سەلمێنێت و ڕاساندنی بۆ کراوە لەلایەن وەزارەتی داد و فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بە هیوایەوەی کە سوودێکمان گەیاند بێت. کوردم خەڵکێ کوردستانم زمانێ من کوردیە